هاوڵاتی وەزعی زۆر خراپە، ینی هاوڵاتی بە تایبەتی چینی هەژار ینی بارودۆخیان لەو پڕ خراپیدایە. وەزایدی ئەوەی موچەخۆری شائش وەزعی زۆر خراپە لەبەرەوەی خەڵک هەمووی قەردارە، خەڵک بەعام قەردارە، موچەخۆربی، تەکسی هەبی، خانی هەبی، عاردی هەبی، پیشەی هەبی، دوکانی هەبی، هەمووی قەردارە، هەمووی قەردار و تووشی قەرد بووە، کەس ناتوانێت لە قەردی خۆی خلاصکە. موچەخۆر موچەی وەردەگری دەست بەجێ دەبی بداتەوە قەردی، دوکاندار شتێکی دەفرۆشی قەردارە دەست بەجێ دەی بداتەوە قەردی، و هەموو جیرفانی بەتارە، کەس پارەی پێی نییە، پارە زۆر کەم بووە. ئەگەر موچە تاخیربی تاخی ساب دەبینن جاروێ موچە دەژە قچۆکە قچۆکە باشترە، بەڵام ئەگەر تاخیر بوو مەسەلەن چەند ڕۆژێک لە وادەی خۆی تێپەڕ بوو نەدرا، یەکجاری قات و قڕی دەکەوتە ناو کۆمەڵگەی، یعنی یەکجاری قات و قڕی دەکەوتە ناو کۆمەڵگەی، شت گران دەبی، شت نایەتە کڕین، فەقیر وەزعی خراپ دەبی، خەڵک تووشی نەخۆشی دەرونی دەبی، یعنی وەزعی خەڵکی زۆر خراپ دەبی، ینی لەگەر تاخیربوونی موچەی خەڵک وەزعی زۆر خراپ دەبی. بەڵام ئەگە هات و موچەکە درا کابرا ئەگەر موچەکە لەو بەرچ خۆشی دەبی لەو قەردی بەردی خۆشە دری پێ خۆشە. ئەگەر حکوومەتی هەرێم لەگە حکوومەتی ناوەند ڕێککەون ڕێککەوتنەشی یەکجارەشی بنەمای هەبی بێ بنەمانەبی، بە قەنەعەتی من موچەوەک خۆی بێ ئابووری خەڵک باشتر دەبی، ینی لە ڕووی خواردن و خۆراک و دکتۆر و دەرمان و ئەو شتانیانی زۆر زۆر باش دەبی. لەبەرەوەی ئەمە شتەکانمان هەموو لە عێراق لودی، ئەمە هەمومان کابرا ئەگەر سەفەری کردوە جێ کە تا نەرێ خەڵکی کوردستانی عێراقمە کەسە نایناسی، ئەمە بە عێراق و مەربوطی کوردستانی عێراق ونیا ئەمە عێراقینە لە ئەسڵی عێراقینە، بەڵام لە لەگە عێراقش ڕێککەوین باشە لەبەرەوەی ممکنە ژیانی خەڵک باشتر بی، بۆ حکومەتی هەرێمش باشترە. وە شتێکی دیکەشەیە زۆر گری زۆر زۆر مهمە، ئەمێن شتێکم لا زۆر سەیرە، یعنی نازانم زۆر پێم سەیرە هەتا ئێستا نە کەناڵێک نە دەستگایەک نە ڕاگەیاندنەک نە مەسئولەک نە لێپسراوەکی گەورە نەگسکە کەسێک باسی لێژنەک لە بۆ دکتۆران دانانێ، دکتۆر یعنی بەڕاستی خەڵکیان نەناوبرد، دکتۆر بەڕاستی ملت بەڕاستی دکتۆر کوشتیان. بەڵێ وەزعی هاوڵاتیان بە تایبەتی موچەخۆران زۆر باش نییە لەو ماوەی دوایی لەبەر بڕینی موچە. مەسەڵەن بۆ نمونە کابرای شوێشی من نێزەکەی 200,000 دینار لە مانگانە لە من دەبڕێ لە موچە، ئەوەش تەئسیر لە مەعیشەتی ماڵ و منداڵم دەکاتن. هیوادارین حکوومەتی هەرێم ئەو جارە بە یەکجاری لەگەڵ حکوومەتی بەغدایە ئەو مۆزوعی ببڕێنیتەوە بۆ ئەوی موچەی بە تەواوی بدێتەوە خەڵکەی، چکە وەزعی خەڵکی بەعام باش نییە. طبعا ئەم کابراایکی وەکو من کە موچەخۆرە ماوەیەکی تقریبا 30 ڕۆژی بەسەرداچ و هەتا موچە مەرگر، ئەوە طبعا تەئسیر لە مەعیشەتی هەموو ئینسانێکی دەکات، نەک هەر ئەمن بە تایبەتی کە بەعس کەسی هەیە کرێچیە، بە تایبەتی تەئسیر لەوان دەکات زیاتر نەک لە خەڵکی دیکە، چکە مانگ بە مانگ دەبی کرێخانی بدەیت کە تاخێت کە خاوەنی ئەوە لێت قبول ناکە. هەزالوێ دایمە تەئسیر دواکەوتنی موچە تەئسیر لەسەر مەعیشەتی خەڵک دەکاتن. بە تەمای خۆی ئینشاءالله ئەو موچەیە وەردەگیرێ لەگەڵ بەغدا بە یەکجاری پێک بێن و موچەکانیشمان ئەو موچەی کە لێمان دەبڕن بماندنەوە. سوپاسان دەکەین. دۆخی هاوڵاتی لەو پڕی خراپیایە لەبەر ئەوەی بەڕاستی ئەمڕۆ بازار بە عام وەستاوە، ئیشوکار وەستاوە، ئەشیا گرانە لە جێ خۆیان نییە، موچە لە کات و ساتی خۆی نادرێ، ئەمە هەمووی هۆکارە بەڕاستی. ئەگە بێت و موچە بدرێ و بەغدا لەگە علاقەتیشی تەواو لەگە هەرێمە بەسێت، ئەو موچێ ئەوانش بۆ شێوازە تاخیری نەکرد، وابزانم خەڵکەکە لەو گرفتان نەجاتێ بێ، یعنی بەڕاستی ئێستا زۆفیشی زۆر ناخۆشە کە خەڵکی تێکەوتووە. پیشەی من ئەم تەسبیحانێکەوە ئێستا بە چاوی خۆتان بینن لەبەر ئەو وەزع ئەو کێشەیەمان بۆ دروست بووە، ئیشەکەی ئەمەش نییە، بە قورئان ڕۆژی وایە بەهارێت تا ئێوارە 2 تەسبیحی نافرۆشین، ئەما گەڕێتەوە بۆچی؟ خەڵک بێ پارێ،
خلق مالي وينامو يعني تواو يعني وايد تو لم كل سنه جيان وسطاو ومية دواني شي تسابي بله بخواي زحمته لبنا وين مزوي هو ما نبو ساندين او هوايه ما نبو خلق خسيج يقل نقشت بو هوايه ومية دوارشم ان شاء الله باردو خبروا باشي بروا زياتي يعني حكمة سعودي شي تو بقات السر بازار كان يمروا براسي نرخ زور برزا يعني تو سيدك كدولان لسطا بي سطو بيسا اسبو تسطو بانزا اشياس دوقات جرام بوا بيت سعودي ليك رقابه يبخلي تسشتكان ابو شي واز خلق معامله باز غريبه خلشي هزار كبدلا مدكلت بله